لە دوای واژۆکردنی بڕیاری یەکەم دانیشتنی خولی نوێی ئەنجومەنی نوێنەران لەلایەن سەرۆکۆمارەوە بەرەو خوارهاتنی کاتی ناونانی سێ سەرۆکایەتیەکە لا سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی لە یەکەم دانیشتن و دواتر سەرۆکۆمار و لا کۆتاییشدا سەرۆکوەزیران دەستی پێکرد. دیاریکردنی کەسایەتیەک بۆ پۆستی سەرۆکوەزیرانی داهاتوو ئاڵۆزترین قۆناغی پرۆسەکەیە. بەو پێی پێویستی بە دانوستانی زۆر و چڕی نێوان کوتلەبراوەکانی هەڵبژاردنە. ئەویش سەرەتاکەی پێویستی بە دیاریکردنی گەورەترین کوتلە هەیە کە مافی بەدەستێنانی پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی دەبێت. هەر لەو میانێدا دوا بە دوای کۆبوونەوەی لەگەڵ وەفدێکی چوارچێوەی هەماهەنگی لە نەجەف، موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر کە زۆرترین چانسی دیاریکردنی کەسایەتی سەرۆکوەزیرانی داهاتووی هەیە لە تویتێکدا نووسی: حکوومەتی زۆرینەی نیشتیمانی نەخۆر هەڵاتی نەخۆر ئاوایی بەمەژ ڕەوتی سەدر بە مافی خۆی دەزانێ خۆی وەک گەورەترین کوتلە بە بەشداری چەند کوتلەیەکی دیکە حکوومەتی زۆرینە بێ دەستوەردانی دەرەکی پێک بێنێت، ئەگەر ئەوە ڕوونەدات دەبێتە ئۆپۆزیۆن. بە پێی دوایین دەرەنجامەکان کە 27 مانگی ڕابردوو دادگای فیدراڵی ڕایگەیاند کوتلەی سەدر بە 73 کورسی پلەی یەکەمی هەڵبژاردننی پێشوەختەی گرتووە. بە مەشڕەوتەکە مافی لا پێشینەی بۆ دەستپێکردنی دانوستانەکانی ناونانی سەرۆکوەزیرانی نوێی هەیە. لە هەمان کاتدا لایەنی دیکە بە تایبەت چوارچەوەی هەماهەنگی هەموو هەوڵی خۆی دەخاتە گەڕ زۆرینەی پەرلەمانی کۆبکاتەوە تا بتوانێت گەورەترین کوتلە دروست بکات و مافی خاوەندارەتی دیاریکردنی پۆستی سەرۆکوەزیرانی داهاتوو ببچڕێت. هەنگاوی کردەی و دانوستان بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت لەو کاتەوە دەست پێ دەکات کە گەورەترین کوتلەی پەرلەمانی دیاری دەکرێت و بۆ پێکهێنانی کابینەکە ڕادەسپێردرێت. ئەوەش دەبێت لە ماوەیەکدا بێ کە لە مانگێک تێنەپەڕێت. دواتر کابینەکە بخرێتە بەردەم دەنگدانی پەرلەمان. دوای دەنگدان بە کابینەی حکوومەت هەنگاوەکانی دیکەی تاوکاری سیستەمی سیاسی 4 ساڵی داهاتووی عێراق تەواو دەکرێن. لە ئێستادا کۆدەنگیەک هەیە کە بۆ دیاریکردنی پاڵێوراوەکانی پۆستەکان دوور لە پشک پشکێنە کە لە دوای ساڵی 2003ەوە تەنها زیان و شکستی بۆ عێراق پێبووە. بنەمای لێهاتووی و دەستپاکی لە بەرچاو بگیرێن. لەلایەکی دیکەوە لە بەرامبەر ئەو لایەنانەی خۆیان بۆ بەشداری لە کابینەی نوێی حکوومەت ئامادە کردووە، هێزگەلێکیش هەن دەبنە ئۆپۆزیۆن و نابنە بەشێک لە دانوستانەکانی پێگەێنانی حکوومەت. بەڵام لە نێو پەرلەماندا داوای بەشی خۆیان لە لیژنەکان و سەرۆکایەتیکردنیاندا دەکەن.